شێرپەنجە ئەو مۆتەکەیەی ئاسمانی هەرێمی کوردستانی داپۆشیوە. ئاهوناڵەی نەخۆشان لە نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجەوە بەرز دەبێتەوە و هەمووان خەمساردانە تەماشای مەرگیان دەکەن. نەبوونی دەرمان و بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون تەنگی بە هەناسەکانی هیوا هەڵچنیوە و حکوومەت بێباکانە مامەڵە دەکات. ڕەنگە سەرقاڵبوون بە ژیانی ڕۆژانە و پرسە سیاسی و ئابوووریەکان وای کردبێت هاوڵاتیان لە هەرێمی کوردستان نەپەرژێنە سەرەوەی بەتەنگ تەندروستی خۆیانەوە بن یان ئاگاداری ئەو نەخۆشیانە بن کە لە ئێستادا لە وڵاتانی جیهان خەڵکی بەوریاییەوە مامەڵەی لەگەڵداکەن. بۆ نمونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر لە نێوان وەرگرتنی هەواڵی موچە و ئەنجامدانی پشکنینی نەخۆشی شێرپەنجە سەرپشک بکرێن بە ئەگەرێکی زۆرەوە ڕەنگە یەکەمیان هەڵبژێرن. بەپێی سەرچاوە زانستیەکان پیسبوونی ژینگە، خواردنی ناتەندروست، قەڵەوی، وەرزش نەکردن و جگەرەکێشان دیارترین و سەرەکیترین هۆکارەکانی پشت توشبوونی مرۆڤن بە نەخۆشی شێرپەنجە. هەرچەندە ستانداردی جیهانی بۆ نەخۆشی شێرپەنجە بەردەوام ئاماژە بە هەڵکشانی ژمارەی توشبوون دەکەن، بەڵام نابێت هەڵکشانی بەرچاوی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە کوردستان نادیدە بگرین کە ناوبەناو بەرپرسانی تەندروستی ئاماژەی ترسناکەدەن بەگوێی هاوڵاتیاندا. لە 6 ساڵی ڕابردووەوە نەخۆشەکانی تایبەت بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەستیان کردووە بە تۆمارکردنی داتایەکی وردی توشبووان. بۆیە لە نەخۆشخانەی نانەکەلی و سەنتەری شێرپەنجە لە نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر 16237 توشبووی نوێی شێرپەنجە تۆمار کراون. لە سلێمانیش پزیشکانی تایبەتمەند بە شێرپەنجە پێیان وایە ئاماری 5 مانگی سەرەتای ئەم ساڵ زەنگێکی مەترسیدارە، چونکە تەنها لە 5 مانگی ئەم ساڵدا لە سلێمانی 1517 توشبووی شێرپەنجە تۆمار کراون و لە مانگێکیشدا 213 توشبوو، واتە بۆ هەر 24 کاتژمێرێک 7 توشبوو دەستنیشان کراون. لەو ژمارەیەش لە 107یان منداڵ و مێرد منداڵن. ئێستا ڕۆژانە زیاتر لە 500 کەس سەردانی نەخۆشخانەی هیوا دەکەن بۆ ئەنجامدانی پشکنینی شێرپەنجە. بەگشتی باوترین جۆرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان شێرپەنجەی مەمکەو لە 118 توشبووان پێک دەهێنێت، لە کاتێکدا لە جیهاندا لە 111 بۆ لە 112. لە کوردستان ڕێژەکە زۆر زیاترە. بۆ پیاوانیش شێرپەنجەی پرۆستات، سیەکان، پاشانیش شێرپەنجەی قۆڵون و گەدە و جۆرە باوەکانی دیکەیە. باکەمێک لە داتاکانی شێرپەنجە دوورکەوینەوە و باز لە هۆکارە ژینگەیەکان و خۆراکی کوالێتی خراپ بکەین لە هەرێمی کوردستاندا کە پشکی شێریان هەیە لە توشکردنی خەڵک بەو نەخۆشیە. بەهۆی چاوچنۆکی و پیسخۆری بازرگانانی سوتەمەنی و بەتایبەت بەنزین لە هەرێمی کوردستان کە بە مادەی شێرپەنجەیی کوالێتی بەنزینەکەیان بەرز دەکەنەوە مەترسیەکی گەورە بۆ ژینگەی هەرێمی کوردستان دروست بووە. سەرنجامیش هاوڵاتی بە شێرپەنجە باجەکەی دەدات. یەکێکی دیکە لە مەترسیەکان کارگە گەورەکانن، بەتایبەت کارگەکانی ئاسن و چیمەنتۆ و پاڵاوتگەکانی نەوت کە زۆرێکیان شەوانە فلتەری کارگەکانیان دەکوژێنەوە بۆ ئەوەی ئاستی بەرهەمیان زیاد بکەن. ئەو دووکەڵە ژەهراویە دەکەن بە قوڕگ و گەدەی هاوڵاتیاندا. تەماشاکردنی دیمەنی نەحی بازیان لە دوورەوە ئەو ڕاستیە ڕوونتر پیشانەدات و هیچ دوو دڵ یەک نایەڵێتەوە لەوەی کە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە لەوێوە سەرچاوی گرتووە. ساڵانە هەزاران تۆن خواردن لە دەرەوەی کوردستان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن، هەیانە هەر لە ڕێوە خۆراکی شێرپەنجەیە و هەرشیانە ماوەی بەسەرچوونەکەی نزیکە و هاوڵاتیەکی بێموچە و هەژاری ئەم هەرێمە دەکاتە نێچیری خۆی. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەواڵێکی ناخۆشی بۆ هاوڵاتیان پێبوو، بەڵام گەیاندنی هەواڵێکی ناخۆش بەتایبەت لەو جۆرە هەواڵە لە نەگەیاندنی پێویسترە. بە قسەی بەڕێوەبەری نەخۆشخانەکە پێشبینی دەکرێت ژمارەی توشبووانی شێرپەنجە زیاد بکات، هۆکارەکانیش زۆربوونی ڕێژەی دانیشتوان و گۆڕانکاریە ژینگەیەکانن. یەکێک لەو گرفتانەی توشبووانی شێرپەنجە بە دەستیەوە دەناڵێنن نەمانی دەرمانی تایبەت بە چارەسەری شێرپەنجەیە. بە گەواهیدانی توشبووانی شێرپەنجە نەخۆشخانەکانی تایبەت بە توشبووانی شێرپەنجە درێغیان نەکردووە لە دابینکردنی دەرمان بۆ چارەسەری توشبووان، بەڵام وەک ئەو توشبووانە دەڵێن بێباکی و کەم تەرخەمیەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە سندوقێکی بەناوی سندوقی شێرپەنجە دروست کردووە. نەکەس دەزانێت پارەکەی چەندە و نەکەسیش دەزانێت لەکوێ هەڵدەگیرێت. تەنانەت لە کاتی قەیرانی داراییدا حکوومەتی هەرێم پڕکێشی کرد و
دەستی بۆ دەرهێنانی پارەی ئەو سندوقەش برد. لە ئێستاشدا کە لە نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجە دەرمانی پێویست نەماوە بۆ نەخۆشەکان و ناچار بە دەربڕینی ناڕەزایی و هاوار و بێدادیکردن داوای بەهاناوە چوون دەکەن. هۆکارەکەی دیسانەوە کەم تەرخەمی و بێباکی حکوومەتە بە جۆرێک کە حکوومەت ئامادە نیە پارەی ئەو کۆمپانیایانە بدات کە دەرمانی پێویست دابین دەکەن بۆ نەخۆشەکان و لە بەرامبەریشدا کۆمپانیاکان هێنانی دەرمانیان ڕاگرتووە. دوو جۆری دەرمان لە نەخۆشخانەی هیوان نەماون و نەخۆشیش ناتوانێت لە دەرەوەی نەخۆشخانە دەستی بکەوێت. ئەگەر هەش بێت نرخەکەی لە 1200 دلار بۆ 3200 دلار دەبێت و کوالێتەکەشی باش نییە. حکوومەتی هەرێم وەک زۆر مەترسی دیکە کە ڕوبەڕووی هاوڵاتیانی دەبێتەوە بەرامبەر بە نەمانی ئەو دەرمانانە زۆر بێباکە. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە و هەستیاردایە و لە سەرەتی هەرچی زووە هەوڵی چارەسەرکردنی کێشەی ئەو نەخۆشخانانە بدات و ئاهێکی ئارام بکاتەوە بەبەر ئەو هەناسانەی کە لە چاوەڕوانی گەیشتنی دەرمانی پێویستدا چرکەکانی ژیانیان دەژمێرن. توشبوون بە شێرپەنجە ئەگەرێکی مەترسیدارە و لە پێش هاوڵاتیاندایە، بەڵام هۆشیاربوون بەرامبەر شێوازی ژیانکردن و خواردن دەکرێت دوو گرنگترین دیوارە بەهێزەکەی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە بن.